گفتوگوی ئەم بابەتە زیاتر دەکەم لەگەڵ بەڕێز ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. کاک ڕێباز زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوون. بەخێر بێ. کاک ڕێباز ئێوە دەڵێن حکوومەتی سەرتاسەری کابینەی دەیەم مەبەستان لە چییە کە دەبێت حکوومەت سەرتاسەری بێ؟ زۆر سپاس بۆ جەناب و بۆ بینەران. ئێمە ئێستا هەڵبژاردن تەواو بووە، کاتی ئەوەیە کە پەرلەمان کۆ بێتەوانێ و لایەنی براوەی ئەم پرۆسەیە کە پارتی دیموکراتی کوردستانە ڕابسپێردرێت کە سەرۆکوەزیرانی خۆیان دەستنیشانکەن و بۆ ئەوەی کە حکوومەتی نوێ دامەزرێت کە کابینەی دەیەمە. ئەوەی کە گرنگە کە پارتی دیموکراتی کوردستان لای مەبەستە کە کیانی هەرێمی کوردستان بە بەهێزی بمێنێتەوە و حکوومەتێک دروست بێت، حکوومەتێکی سەرتاسەری بێ لە زاخۆ بۆ کفری کە هەموو یەک حکوومەت بێ و یەک بڕیار بێ. ئەوەی لای ئێمە گرنگە ئەو لایەنایی کە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئێمە دەرگا کراوەیە بۆ هەموو لایەنەکان و پارتی دیموکراتی کوردستان لە دوا کۆبوونەوەی مەکتەبی سیاسی و کۆمیتەی ناوەندی ئیعلانی کردو بۆ هەموو لایەک کە ڤیتۆی لەسەر هیچ لایەک نییە. بەڵام ئەوەی کە لای پارتی گرنگە کە لە وتوێژەکانی لەگەڵ لایەنەکان بۆ پێکێنانی حکوومەت باسیەکە کۆمەڵێک خاڵی سەرەکیە کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە. یەکێک لەوانە پاراستن و بەهێزی کیانی هەرێمی کوردستان کە هەموو لایەنانی یەن بەشداری حکوومەتەکەن پێویستە پێش هەموو شت پێش هیچ پۆستێک مەبدەئیانەوە بێ کە هەرێمی کوردستان بە بەهێزی بمێنێتەوە و ئەم کیانە بەری ڕەنجی شەیدان و خەڵکی کوردستانە کە هیچ لایەنێک نەتوانێت یاخود بەشدار نەبێت لەوەی کە سازشی تیا بکات لە هەموو ئەو مافانەی کە هی هەرێمی کوردستانە. هەرێمی کوردستان هەموو مافانەی هەیەی بەپێی دەستور لە عێراقی لەگەڵ عێراق باسیەکە نەک ئەوەی کە تەجاوز کات و هەرێمی کوردستان هەرێمێک نییە بە قەرارێک دروست بوو بێ بەری ڕەنجی خەباتێکی دوور و درێژ و قوربانیکی زۆر و شەیدێکی زۆری بەدراوە. ئەمە خاڵی سەرەکی. خاڵێکی کە ئەوەیە ئەو تەجروبانەی لە کابینەی نۆ بە تایبەتی کە هەبوو زۆر گرنگە کە دووبارە نەبێتەوە لە کابینەیدا. ینی چۆن دووبارە نەبێت؟ مەسەڵەن بۆ هەموو کابینەیەک بەرنامەی کار هەیە کە لە مفاوەزات یاخود لە وتوێژی بینی لایەنەکان پێش دروستبوونی حکوومەت باسەکرێت بەیەکەوە. ئەگەنە بەرنمەیەکی کاری هاوبەش ئەو بەرنامەی کاری هاوبەشە ڕئیس وزەرای ڕاستپێدراوێت لە پەرلەمانەی خوێنێتەوانێ بۆ هەموو خەڵکی کوردستان. ئێمە لەو ڕێکەوتنەی کە بە تایبەتی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان هەبوو بەڕاستی ئەوانە نەیانتوانی تەواویکن لەگەڵ پارتیا کە حکوومەتەکە یەکەم هەموو بە حکوومەتی خۆیانی بزانن، چونکە بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان شەریکی ڕاستەقی نەبووە. ئەوە نەبوو تەنها بەشداری پێکرابێ، نایبی ڕئیسی هەرێمی هەبووە، جێگری سەرۆکوەزیرانی هەبووە، وەزیری سیادی هەبووە، وەزیری خەدەماتی هەبووە، لە هەموو کایەکانی حکوومەتا بەشدار بووە. کەواتە ناکرێت تۆ لەپەر لە ناوەڕاستی ڕێگە 6 مانگ حکوومەت بەجێبێڵی بڵێ وەڵام من تووڕە بووم. شتیوانیە لە تۆ ڕێکەوتنت هەیە، ئیتفاقت هەیە، عەقدت هەیە. ناکرێت باسی ئەوە بکرێت داهاتی هەموو هەرێمی کوردستان کۆ بکرێتەوە و خاڵە سنوورەکان ڕێک بخرێتەوانێ و ئەوە بەشێکە لە سومعی هەرێمی کوردستان کە پارە سپی نەکرێتەوە کە قاچاقچێتی نەکرێ. تۆ بی لەوا بڵێ وەڵا ئێمە ناین هێزی هاوبەش بەشدار بین کە سنوورەکانی هەرێمی کوردستان هەمووی بپارێزرێت لەبەری شەڕی ناوخۆ دروستە بێ. ئەم خاڵانە ناکرێت لە کابینەیدا دووبارە بێتەوانێ. پارتی نەڤیتۆی لەسەر هیچ لایەنێکەیە نە هیچ مەرجێکی شخصی هەیە بۆ حیزبەکەی، بەڵکو مەرجەکانی پارتی داواکاریەکانی پارتی بۆ ئەوەیە کە هەرێمێکی کوردستانی بەهێز هەبێ یەک حکوومەتی خاوەن بڕیاری هەبێت بەسەر تاسەری لە مەسەلەی پاراستنی یاسا و دادگا. ناکرێت خەڵک هەبێت بڕیاری دادگای لەسەر بێت، دادگا قەراری نهایی لەسەر ێدا بێت، تۆ تەسلیمی نەکەی بڵێ وەلا لە سنووری سلێمانی لە سنووری پێشوو ئەمە نەکراوەیان ئەمە ڕخنەیەک نییە لە پارتی دیموکراتی کوردستان. بۆچی لە کابینەکانی پێشوو ئەو حکوومەتە سەرتاسەری پارتی هەمیشە ویستێتی ناوماڵی کورد ڕێک بخاتەوە، ویستێتی هەمیشە کورد بەرامبەر بە نەیارەکانی بەتایبەتی بەرامبەر بە ئەو هەموو کێشە و ململانی لە دەوروبەری ئەم دەڤەرە هەیەت، چ لە عێراق چ لە کوردستان چ لە مەنتیقەکە. پارتی ویستێتی دایمە ناوماڵی کورد ڕێک بێت. بۆیە پارتی زۆر جار تەنازولی لە بەشێکی گەورەی پۆستەکانی خۆی کردووە لە پێناوەی کە کێشە دروست نەبێت لە بینی لایەنەکانە. خۆی بە خاوەنی هەموو هەرێمی کوردستان ئەزانێ، خۆی بە خاوەنی قەزێکە ئەزانێ. پارتی لە کابینەی نۆ
45 کورسی هەبوو هیچ کە ڕێز وزەراشی هەبوو ئەو پۆستانی هەیبوو لە وەزارەتەکان و لە ئەنجومەنی وەزیران بەقەدەر 45 کورسەکە نەبوو زۆر کەمتر بوولەوە بەڵام لە بەرامبەر بەوا بزوتنەوەی گۆڕانی هێنایە حکوومەتەوە 12 کورسیانە بوو بەشی 24 کورسی ئەوەی یانێ پۆستیانێ یەکێتی نیشتیمانی 21 کورسیە بوو لەوانێ بەشی 30 کورسی پۆستی دابێتنێ چکە لای پارتی گرنگ نییە پۆست لای پارتی مەبدەئی تەفاهومێک و ڕێکەوتنێک لەسەر مەبدەئێکی گرنگ کە هەرێمی کوردستان بەرەو قۆناغی پێشکەوتوتر بڕوە ئێستاش ئەو قۆناغانی کە تێمان پەڕانەوەمانە بەرەو هەدەفێکی گەورەتر بڕۆین بەرەو ئامانجی گەورەتر بڕۆین خەڵکی هەرێمی کوردستان بەرگەی ئەوەندە دڵە ڕاوکێ و نائارامی ناگرێت ئێستا لە بانگەشەی هەڵبژاردن و کۆمەڵێک وعدی هەموو حیزبەکان کۆتایی هاتووە ئەمانێت حکوومەتێکی سەرتاسەری دروست ببێت کە خزمەتی ئەو خەڵکە بکات لانی کەم ئێستا خەڵکی کوردستان پاداشتێکی گەورەی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانی کردو سەر ڕای هەموو قسانەی ئەشکرا کە پێیوتن جارێکی تر دەنگی ئێمە بۆ ئێوەیە جارێکی تر ئێمە متمانەماندایە بەم دوو حیزب کەواتە ئێستا تۆ بێ لە ئاستی ئەمە بەرپرسیارەتێکی گەورەیە بێ خزمەتی ئەو خەڵکەکەی وەکو پارتی چۆن بەرپرسیارەتیەکە هەڵەگرن وەکو یەکەم حیزب و کە گەورەترین حیزبن لە کوردستان سەردانی هەموو لایەنەکان دەکەن بۆ پێکهێنانی حکوومەت بەتەکید جەنابی سەرۆک بەرزانی لە دواکۆبوونەوەی مەکتەبی سیاسی و ئەنجومەنی سەرکردایەتی لیژنەیەکی پێکهێناوە کە ئەو لیژنەیە لەگەڵ لایەنەکان دوایەوەی کە پەرلەمان کۆ بێتەوە و حکوومەت ڕاستپێدرێت ئەو کاتە پارتی وەکو لایانی براوە وەکو لایانی پێکهێنەری حکوومەت لەگەڵ هەموو لایەنەکان قساکە بەڵام وەکو باسم کرد کە مەبدە ئاساسیەکە ئەمەیە کە خەڵکی کوردستان پاداشکەینەوە بە پرۆژەی زیاتر بە خزمەتگوزاری زیاتر لە خەڵکی کوردستان لە دڵە ڕاوکێ و لە نائارامی دەرباسکەین ئەوە ئەساسەکەیەتی خاتون شتێکەیە کە زۆر گرنگە ئەوە لە هەموو قۆناغەکانی ڕابردوو هەر جارێک کێشەیەکیان بۆ پارتی و بۆ حکوومەت دروست کردووە جارێک لەسەر کێشەی نەوت هەموو لایەنانیان و نەوت ڕادستی بەغدا بکرێ بۆ بەغدا بیفرۆشە نەوتیان هەر بڕی نزیکەی 19 میلیارد دلار زەرەریان لە هەرێمی کوردستان و لە عێراقیژە دوایوتیان موچە تەسلیمی بەغدا بکرێ هەرم لایەنانی کە ئێستا زۆر قساکەن لەسەرەوەی کە ئەم هەڵبژاردنە تەندروست نەبووە و تەزویری تیاکراوە هەر ئەوانە ئێمان موچەی ئەم هەرێمەیان تەسلیمی بەغداد کرد ئێستا تا بەغدا بە دوو مانجارێک موچە ئەنێرێ هەرمانە و کێشەیەکمان بە دروستە بێ لەمەشا لە مەسەلەی هەڵبژاردن پارتی هاواری کرد کە کۆمیسیۆنی خۆمان لە پێی یاسای خۆمان بە پێی یاسای هەڵبژاردننی خۆمان بکرێ وتیان نەخێر پارتیوێ لە هەڵبژاردن ڕاکە پارتی لە هەڵبژاردن نەترسێ بۆیە نایکات بۆیە پارتی دوایی کە کۆمەڵێک ئەو دیزاینەی پێشووتر کردویان کۆمەڵێکی ڕێک کردوانێ بە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق رازی بوو کە سەرۆکی کۆمیسیۆنەکە یەکێتی نیشتیمانی کوردستانە داتاکە ئەن هەموو داتا عێراقە هەموو ئەو شتانەی کە لەم هەڵبژاردنا کراوە لە ئەوەڵی تا ئاخیری هەمووی لەلایەن عێراقەوە سەرپەرشتی کراوە بە ئامادەبوونی چاودێری نێودەوڵەتی UN ئەمریکا هەموو وڵاتەکان پرۆسەیەکی بەڕێوە چووە هیچ پەیوەندی بە پارتی دیموکراتی و کوردستانەوە نییە بگرە پارتی دیموکراتی کوردستان ئەگەر لە ڕابردوو باسی تەزویر کرابێ تەزویر لە پارتی کراوە چونکە پارتی ئێستا 230,000 دەنگی زیاد کردووە ئەی پارتی لە انتخاباتی پێشوو 509,000 دەنگیە بوو کەیانی باسی تەزویرەکرا ئێستا دەرکەوت کە ئەگەر تەزویر کرابێ لە پارتی کراوە گینا پارتی چۆن بە کۆمیسیۆنێکەی عێراق بێ و کە هەموو پرۆسەکە عێراق سەرپەرشتی کرد 230,000 دەنگی زیاد کرد کەواتە دەرکەوت کە پارتی کە کۆمیسیۆنەکە لای خۆشی نەبووی یاخود یاخود کۆمیسیۆنی کوردستانیش نەبووە ئەوەتانێ دەنگەکانی زیای کردووە و ئەگەر پارتی یەک باز نەبووە لە 46 کورسی کەمتری نایەنە باشە کاگرەباز بۆچی ئەو لایەنانە ئێستا ینی پێشتر بەو دڵنیاییەوە قسەیان دەکرد و ئێستا ناڕازین ینی قسەیەکی تر دەکەن پێم وایە بەرگەی دۆڕاندن ناگرن یاخود بەرگەی ئەو واقعە ناگرن کە ئەو متمانەی ئەوان لای خەڵکی کوردستان هەر ئەوەندەیە و خەڵکی کوردستان بەرچاوی ڕوونترە ڕۆشنبیرترە باشتر ڕاستیەکان نەبینێت و دەرکەوت لە 5 ساڵی ڕابردوو کە حکوومەت هێرێمی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان خزمەتی گەورەی خەڵکی کوردستانیان کردووە بە پرۆژەی گرنگ بە استراتیژی دیکرنگ بەرامبەر بەغدا و بەرامبەر نایارەکان و دەوڵەتانی چواردەور وەستایەوانێ نە ساڕۆخ و نە درۆن و نە هێرشکردن تەسیری لە پارتی و حکوومەت نەکرد بە خۆراگری مایە بەرگری لە هەرێمی کوردستان و کیانی هەرێمی کوردستان و کەرامەتی هەرێمی کوردستان گرت بۆی خەڵگە و ڕاستیان نابینێ هاتۆ متمانە بۆ حیزبەی کە مافەکانی بپارێزێ کە وڵاتەکەی بەرەو پێش بردن بڕوات تەنها پارتی دیموکراتی کوردستان بوو کە بەرنامەکانی
لە بانگەشەی هەڵبژاردن بۆ دروستکردن و بۆ بەرەو قۆلاغێکی تازە بوو بە ئارامی بە پێکەوەی بە سەقامگیری بۆ زیاتر بۆ هەرێمی کوردستان بەرەو ئاوەدانی زیاتر بەڵام نەک بڵێ ئێمە ئەیڕوخێنین و لە ناوێ بۆ هەرێمی کوردستان کە ئەم لایەنانەدان بە واقعەکەدا بنێن و لە جیاتیەوەی کە ڕەخنە دەگرن و ناڕزایەتی دەرەبڕن پارتی هیچ باسی ئەم ئەوانە گەر بەڵگەیان هەیە ئەوانە گەر ناڕزایەتیان هەیە خۆ کەس ڕێگری لێ نەکردوون ئەتوان تەقدیمی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقی بکەن و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق خۆیان ئەڵێن هیچ سندوقێک قبدێلی سووری لێ نەیراوە یعنی هیچ بەڵگەیەک نییە لەسەری کە تەزویر کرابێ بۆیە ئەتوانن ئەوان ناڕزایی خۆیان دەبڕن مافی خۆیان زیاتریان دەکرد ئێستا ناڕزان من لە پێش انتخاباتیش باسم کردوتم سوپرایزی ئەمی هەڵبژاردنە پارتی دیموکراتی کوردستانە بێ و بەڕاستیش سوپرایز بوو چونکە لە دوای ئەو هەموو دژایەتیە و لە دوای ئەو هەموو ململانەی بەرامبەر حکومەتی هەرێمی کوردستان و پارتی کرا لە چەند ساڵی ڕابردوو لە کۆتاییە خەڵکی کوردستان و دەنگی خەڵکی کوردستان هەموو بوختانانی بەرپەش دایەوانێ و طبعا ئەمە مەسئولەتێکی گەورەتر هاتە سەرشانی پارتی دیموکراتی کوردستان کە ئەو متمانە گەورەی خەڵکی بەدەستێنایەوە اینجا بەدیسانەوە خزمەتگوزاری و ئارامی و سەقامگیری زیاتر بۆ خەڵکی کوردستان فراهەم کە طبعا ئەگەر مەسەلەی پەنجەمۆر و کارتی بایۆمەتری و ئەو کێشە تەکنیکانی کۆمیسیۆن نەبووە پارتی نزیکە بۆ لە 900,000 دەنگ بە بەشایەتی خۆیان هی کۆمیسیۆن بەڵام ئەوەی بەداخەوە ئەو کێشانە هەبوو بۆ ئەم متمانە گەورەیە بۆ پارتی زۆر گەورەیە مەسئولەتێکی گەورەیە و پارتی بە تەقدیرێکی گەورەوە سەیری ئەماکە بە سوپاسگوزاریەوە سەیرەکە بە تەئکید خۆشمان ئامادە کردو بە مەسئولەتی گەورەتر و خزمەتکردنی گەورەتر باشە ئەو لایەنانەی کە بەخۆیان دەڵێن ئۆپۆزیسیۆن ئایا ئەمانە ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینەن لە هەرێمی کوردستان دیارەکە چیان دەوێت والله ئەو پرسیارم زۆر بەدڵ بووە بەخوا هەموو هەرێمی کوردستانیان بیتێ حکومەتیان بیتێ پەرلەمانیان بیتێ ئەنجومەنی قەزایان بیتێ سەرۆکایەتی هەرێمیشیان بیتێ خۆیان لە خۆیان تێناگەن بزەوە داوان بەڕاستی جا زۆر قورسە ئینسان خۆی یاخود هەر لایەنێک هەست کەسایەتێک تێنەگا جارێ خۆی چیەوێ چۆن لە خەڵک تێگەێنێ بە خەڵکەکە چیەوێ ئەوان خۆیان بەڕاستی نازانن چیانەوێ ئینتیخابات تانویست ئەوە ئینتیخابات کۆمیسیۆنی عێراق تانویست ئەوە کۆمیسیۆنی عێراق داتا عێراق تانویست وتان پارتی مردووی هێناوە پارتی سووری هێناوە پارتی نازام زۆمبی هێناوە ڕۆژە و دیعایەک ئێستا خۆ کاکە کۆمیسیۆنەکە هی عێراقا سەرۆکەکەی یەکێتی نیشتیمانی بووە داتاکان هی عێراقا ئەوە نەتیجەی انتخاباتەکە یعنی بەڕاستی و بەڕاستی خەڵکیش بڕای بەم قسە و شتانە نەماوە خەڵک ئێستا بەرچاوی ڕوونترە باشتر ڕاستەکانە بینێ خەڵک ئێستا بڕای بە چییە خەڵک بڕوای بە شتێکە کە بەرجەستە بێت کە بە چاوی خۆی ببینێ بڕوای بەو پرۆژانەیە کە بەو بەنداوانەیە کە لە هەرێمی کوردستان کراوە بەو ئاوەدانیەیە کە لە هەرێمی کوردستان کراوە بەو ئارامەیە کە لە هەرێمی کوردستان کراوە ئێستا سەیری ئەم دۆخە ئاڵۆزەی مەنتیقەکە بکە لە وڵاتانی دەوروبەرمان لە ناوچەکە هەتا لە عێراقیش ئێستاش توانێت سواز بەخوا و سواز بە هاونیشتیمانیان و سواز بۆی کە هێزەکانی پێشمەرگە و لایەنە ئەمنیەکانێکن هەرێمی کوردستان لە هەموو شوێنێک ئارامتر و سەقامگیرترە وای کردو بەشێکی زۆر لە وڵاتانی کە ئێستا کێشانی ڕووی لایەن لە هەرێمی کوردستان کردووە بەشێکی زۆری ئاوارەکانی عێراق و ناوەڕاست و باشووری عێراق زۆربیان خۆیان ناگەڕێنەوەوانێ خۆ کەس ڕێی لێ نەگرتون چکە ئەو ئارامی و ئەو سەقامگیریە و ئەو ژیان و ئاوەدانی لێرە بینیوانە لە ناوچەکانی خۆیان نایانبینی و بۆیە ناڕۆنەوانێ ئەمانە وا لە خەڵکەکە خەڵک بزانێت کێ بەڕاستەقینە خزمەتی کوردستانی کردووە کێ بەڕاستەقینە بەرگریکارە لە مافەکانی خەڵکی کوردستان و هەموو پێکاتەکان پارتی دیموکراتی کوردستان تاکەلایەن بوو بەرگری لەو پێکەوە ژیانە کرد کە لە هەرێمی کوردستان هەیە بە دینی جیاواز بە نەتەوەی جیاوازدارەکانی تر ویستیان ئەم پێکاتە و ئەم پاپای ڤاتیکان بۆچی هاتە هەولێر لەسەر ئەم هەموو وڵاتەوە چونکە ئەو پێکەوە ژیانی لە هەرێمی کوردستان بینی لە وڵاتێکی کە نەیبینی ئەوە نقطەی گەورەترین بۆ دیبلۆماسیەت و بۆ پێگەی هەرێمی کوردستان گرنگە کێ بەرگری لە ماکە پارتی لایەنەکانی کە نایانکە ویستیان لە ناوی بەرن باشە کاگرەباز ئێستا ئەوە هیچ کە کۆمەڵی دادگەری کشانەوەی خۆی ڕاگەیاندووە ئەگەر لایەنەکانی دیکە ئەوانەی کە ناڕازین بکشێنەوە لە پەرلەمان لە پرۆسەی سیاسی و پەرلەمان لە هەرێمی کوردستان پەکی دەکەوێت نەخێر بەتەکید حەز لایەنێک مافی خۆیەتی قەراری خۆیەداد ئەکشێتەوە یەتە ناو پەرلەمان ئەوە هەمووی مەسەلەکە مەسەلەی ئیداری و قانونی و شەرعیەتە و پەرلەمان دیاریەکە و کۆمیسیۆن دیاریەکە کێ کورسەکانی زیادەکە تەواان بە شانەوەی کۆمەڵی دادگەری پارتی دیموکراتی کوردستان کورسەکانی زیاکە پێم وایە یەکێتی نیشتیمانی و نەوەی نوێش چەند گۆڕانکاریێک ئەبێت
بەما بەتەکیید پرۆسی سیاسی بەردەوامە بێت پەرلەمانی کوردستان کۆبوونەوەی خۆیەکە ئەو لایەنانی بەشدارن یان بەشداریەکەن دواتر حکومت پێگیە و دواتر پرۆسەکە بەردەوامە بێ و ئەم بۆڵە و شتانی کە لایەنەکانی کەیکا بەخوا پێم وانیە هیچی بەسەوز بێت. ئێوە وەکو پارتی دژی بوونی ئۆپۆزیسیۆنن؟ بەتەکیید نەخێر، بەتەکیید ئەو دیموکراسیەتە ئەو دەرگایی کە پارتی دیموکراتی کوردستان لە هەولێری پایتەخت کردوێتەوە بۆ هەموو لایەنەکان چەندین لایەن لە هەرێمی کوردستان تازە دروست بوون پارتی دیموکراتی کوردستان و وەزارەتی ناوخۆی حکوومەت هەرێمی کوردستان مۆڵەتی پێداون چەندین میدیا دروست بووە چەندین تەلەڤیزیۆنی تازە دروست بووە کە تەلەڤیزیۆنی ئۆپۆزیسیۆنن ئاشکرا ئەو کەناڵانی کە زۆر دژی حکوومەتن هەموو کەناڵیان لە هەولێر هەیە و لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان دەرگایان بۆ کراتەوە بژگرە ئەشپارێزرێن کە قسەش بە حکوومەت و بە پارتی ژەڵێن پارتی بە پێچەوانەوە پێویستی بە پەرلەمانێکی بەهێز هەیە کە ئۆپۆزیسیۆنێکی باشی تابێ بۆ ئەوەی چاودێر بن بەسەر حکوومەتەوە کۆمەکانی حکوومەت دیاریکەن بەڵام ڕەخنەی دروستکەر بن نەک ڕەخنەی ڕوخێنەر و لەلایەن وڵاتی کەوای لەلایەن هێزی سیاسیکەوە بەکاربێنرێ. باشە کاگرە باس سیناریۆکانی پێکێنانی حکوومەت چین لای پارتی دیموکراتی کوردستان؟ لای پارتی دیموکراتی کوردستان وەکو بە جەنابتانم باس کرد هیچ سانسۆرێک هیچ خەتێکی سووری لەسەر هیچ لایەنێک نییە بەڵام بەپێی ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان زۆرترین دەنگی هەرێمی کوردستانی بەدەستێناوە 400 زۆر زیاتر لە 400,000 دەنگی بەس لەلایەنی دووەم فەرقا بەس لەلایەنی دووەم کە یەکێتی نیشتیمانی کوردستانە زیاتر لە 550,000 لەنەوەی نییە فەرقەکە لایەنی سێمە بۆیە پارتی دیموکراتی کوردستان کە ئێستا زیاترین کورسی لە هەرێمی کوردستان هێناوە زۆر بە کورسی کاگرێتوانن حکوومەت پێک بێنن. ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان لە کابینەی پێشوو کە 45 کورسیشمان هەبوو و 50 زایدێکیشمان هەبووە بەبێ یەکێتی پێکمان نێنا لەبەرەوەی ئێمە نامانەوێت ئەمانێت حکوومەتێک دروست بێت کە خزمەتی سەرتاسەری هەرێمی کوردستان بکە هیچ کێشەیەکی تا دروست نەبێت بەڵام هیچ نیەتێکی وان نییە. زۆر سپاس. بەڵێ سەرباز حەملان یاریدەدەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەستخۆش. زۆر سپاس. بەخێر بێت.